مزگەوتی گەورەی هەڵەبجە سەرەتاکانی سەدەی هەژدە و لە ساڵانی 1700 بەدواوە کاتێک هەڵەبجە لەلایەن 13 ماڵەوە ئاوەدان کرایەوە کوردەمیشە لە پاڵکانیەکدا بەردەنوێژێک و لەگەڵ ئاوەدانی گوندێکدا مزگەوتێکی دروست کردووە. ئەگەر چی ئەو کات هەڵەبجە گوندێکی بچووکی نوێ بوو، هەر لەو سەروبەندەدا بنەماڵەی موفتی مزگەوتێک بنیاد دەنێن کە دوایی بە مزگەوتی گەورەی هەڵەبجە ناسرا. من محمد كري الشيخ خالدي مفتي، كري الشيخ مصطفى، كري الشيخ محمود، كري الشيخ عبد الله خرباني، كري الشيخ إسماعيل، كري الشيخ محمد كوسأم ويا أمتا أم حوتا أرم أو نما نم شارب وكبنياتنا لي أم مزجوتا بونك إيوهاتون وبرسلي مزجوتي جامعة أوان دروستي عن كدولة بن الرتا ولا سلتا دا من قم كري أو باوكم كشوار براين إما هاتشوار مان خواوي الرخستو كإمام خطيبين شوار ما مش معنى هي هاتشوار ما كمان هالإمام خطيبة صالي هزارو صو بسوشوار هزارو حوص صالي هزارو حوصود وانزي ميلادي أكات أويان بهجري ئەویان بە میلادی لەو کاتە هاتوونەتە ئێرە لەویا دەرسیشی خوێنراوە هێشتا ئێمە تاریخی ئەوەمان بۆ دروست نەبووە کە کەی دروست کراوە بەس لەو کاتا بنەماڵەی موفتی کە هاتوونەتە هەڵەبجەوە لە ئەحمەداواوە کە پێش ئەحمەداوا شێخ محەممەدی کۆسە لێ و هاتوۆتە هەڵەبجە بنیاتنانی ئەمە یاوە اینجا پاش مدەتێک ئەم مزگەوتیان کە دروست کردووە پیاوەکو و مەولانا خالیدی نەقشبەندی و مەولەوی و شێخ مارفی نەسجار و ئەو عالمە گەورەکان تیان دەرسیان خوێندووە و هاتوون لێرە بنیاتنانەکەی لەوا بووە لە هاوینە لەبەر ئەوەی کە ئەم ئەدەواتی گەرما و پێویستی و شتەی ئێستا کە هەیە نەبووە گەرمیان و کوێستانیان کردو چون بۆ باخەکانی خەرپانی ئەوە باخی خۆیان بووە لەوێ ئێتیمامیان بە دەرستان و شتەکە و دا و ماونەتەوە لەوێ سەبارە بە مزگەوتی گەورە بەپێی ئەو بە دوواداچوونانەی ئێمە کردومانە یەکەمین مزگەوتە لە هەڵەبجەیە دروست کرابێ دوای سەر لە نوێ ئاوەدانکردنەوەی لە سەرەتاکانی سەدەی هەژدەیە طبعاً کۆمەڵگەی کوردی لە بەروی کۆمەڵگەیەکی ئیسلامی بووە لە دوای دروستکردنی هەر ناوچەیەکی ئاوەدانی یەکەمین شوێنێک کە دەستی بۆ بردووە دروستکردنی مزگەوت بووە بەپێی و بە دوواداچوونانەی ئێمە کردومانە مێژووی دروستکردنی ئەم مزگەوتە تقریبا نەکاتە ساڵی 1712 بۆ 13 وەڵەو ماوەسا عەبدوڕەقیب یوسفەڵێ سەرەتای سەدەی 19 دروست کراوە بەڵام بەپێی و بە دوواداچوونانەی ئێمە کردومانە مێژووی مزگەوتەکە گەڕێتەوە بۆ قۆناغە وە بە کۆمەڵێ دەلیلی مەوسوق و بنجبر کە ئەو یەکلاییکە ئەکاتەوە مێژووی ئەم مزگەوتە زۆر لەو بەروارەیە کۆنترە کە ماوەسا عەبدوڕەقیب یوسف باسیەکە طبعاً دیارترین کەس لەم مزگەوتەیە تەدریسی کردبێ شێخ عەبدوڵای خەرپانیە شێخ عەبدوڵای خەرپانیشی پێوترێ مەدرسەیش هەر لە ناو مزگەوتەکەیان مەدرسەی هەبووە و بەڵام لە دوای خۆی شێخ مەحموود شێخ مستەفا لە دوای ئەوانیش ماوەسا شێخ خالیدی موفتی و شێخ ڕەسووڵی با بڵێین قەرەداغی ئەمانە هەمویان تەدریسیان کردووە لەو مزگەوتەیە جگە لە ئیمامەت و جگە لەوەی کە جومعەشی تیا کراوە مزگەوتی گەورە یەکەمین مزگەوتە لە هەڵەبجەدا دروست کرابێ ساڵی 1712 یان 1713 شێخ محەممەدە کۆسە ئەم مزگەوتەی بنیاتنە مزگەوتی گەورەی هەڵەبجە زیاتر لە 3 سەدەیە وەک ناوەندێکی ئاینی لە خزمەت و بەخشش بەردەوامە بەنسبەت ماڵی با بڵێن شێخ عەبدوڵای خەرپانیوە کە لە نەوەکانی داهاتووە ئەمانە پلەی موفتیان لە دەوڵەتی عوسمانی و لە بابی عالی پێدراوە ینی پلەی موفتیان هەیە شێخ مەحموود موفتی بووە شێخ مستەفا موفتی بووە بۆیە بە بنەماڵی موفتی شەناسرێن
ئەمان تقریبان 5-6 پشتە ئیدارێ و مزگەوتەکەن 5-6 بۆ 7 پشتە ئیدارێ و مزگەوتەکەن یعنی مزگەوتێکمان مزگەوتێکی کە شک نابین لە کوردستانە یەک بنە ماڵە نزیکەی 300 و ئەوەنە ساڵ ئیداری مزگەوتێ بکان و حجرەشی لێ نەبڕابێەوە بە بەردەوامی مەلازادە بوون حتا لە ئاوارەییشا لە ئێران ئەمان لە ناو خەڵکەکەیان ماونەتەوە و ئیمامەت و با بڵێن پێشەوایەتیان کردو بۆ مزگەوتە بۆ خەڵکەکە کە لە ناو خێمەکان نابوون نەچوونەتە شارەکان لەگەڵ خەڵکەکەیان ماونەتەوە. ئەمە پێش هەموو شتێمە ئەبێەوە بزانین کە ئەوترێ مزگەوتی گەورە بە نیسبەت هەڵەبجەوە ئەم مەساحەیە کە لە 1912 میلادیە کە 20 مەتر بە 30 مەتر بێت ئەمە زۆر گەورە بۆ ئەو مسافە بۆ ئەو زروفە هەتا لە مسڵۆ لە کەرکووک و خەڵک هاتوون بۆ سەیری توانە مزگەوتێکی گەورەی واکراوەوە لە بناری حدودی ئێرانە ناوی عەجەبجا بۆ ئێرە هەڵەبجە بوو ینی ئەوە نییە کە ئیسە تۆ هەڵسی لە 2000ەکانە بە ئەرز و بەدەسۆی و مەساحەیەکەوە دەسۆی و ئەیەتە دەم و بەجارێکە ئەم سەرەکەی ئێمە بۆ ئەو کاتە کە ئەمە مزگەوتی گەورە بۆ مزگەوتەکانی کە زۆر بچووک بوون. جگە لە نوێژە فەرزەکان نوێژی هەینی لەم مزگەوتە ئەنجام دەدرێت و تا ئێستاش بەردەوامە و لە بۆنە ئاینیەکانیشدا ئامادەگی هەیە. بۆیە ناوێکی دیکەیە مزگەوتە مزگەوتی جامیعەیە واتە ئەو مزگەوتەی نوێژ و وتاری هەینی تێدا بەڕێوە ئەچێت. نوێژی جمعە مامۆستا عەبدولکەریم مدەڕیس خوا دەرەجە عالی کات فەرمانیە ئیتر بۆیە ئێرەش ناونرا مزگەوتی جامیعە یعنی تەنها ئێرە جمعەی تیاکرا و یەکەم مزگەوتیش بۆ لە هەڵەبجە یەکەم مزگەوت هەیە یەکەم تەکیە هەیە ئێمە کە ئەمە یەکەم مزگەوتە چونکە 7 پشتمان لێرەیە هەر پشتێکیش حساب کە چەند ساڵێ بێ هەکاتە 1912 میلادی لەمە دوا دوو تەکێشاتە هەڵەبجە دوای 100 ساڵێک دوای ئەوان تەکەی سەید نەسروڵڵا کە باوکی باوای سەید نەجیبیانە سوورەیە ئەوە مزگەوت نەبووە پێشتر تەکێ بوو تا بازێک لە ئەوانی کە مێژوو نووسوشتەکان زۆر جاری وایە بە سەهو ئەنووسن مزگەوت نییە تەکێ بوو کرا بە مزگەوت لە خواری ئەوە کلیسای جوولەکەکان بوو کراب بە مزگەوت ئەویش ئەحمەدی لە خواری ئەوە ئەوان سەر و خواری یەک بوون تەکێیەک و کلیسایەکی یەهودیەکان تاکە مزگەوت بووە لە هەڵەبجەیە کە کاتی خۆی جمعەی تیاکراوە لەبەرەوە لە پاڵەوەی کە بە مزگەوتی گەورە ناوە برێ پێشەوەترێ مزگەوتی جامیعە لەبەرەوەی یەکەمین مزگەوتێک بووە یا تاکە مزگەوت بووە لە هەڵەبجەیە کە جمعە و جەماعەتی تیاکراوە جگە لە خەڵکی ناوشان خەڵکی ئەتراف و دەوروبەریش بووی هاتوون دێهاتی دەوروبەر لە ڕۆژانی هەینیە و ئەم مزگەوتە لەو سەردەمەوە دروستکراوە بەڵام میرانی بابان بەردەوام دەستیان پێوەی بووە و نازی شێخ عەبدوڵای خەرپانیان هەڵگرتووە هەتا فترێکە مەولانە خالیدی نەقشبەندی ئەچێتە بەغا ئەمان لێرەوە لەبەروی عالمێکی زۆر گەورە بۆ شێخ عەبدوڵای خەرپانی ئەچێتە سلێمانی 3-4 ساڵێک لەوێ تەدریسە و ئیمامەتەکاویەتەوە و دواییەتەوە بۆ ئێرە لەو قوتابیانەی یا لەو خەڵکانی کە لەم مزگەوتەیە با بڵێن خوێندویانە مەولەویە نالیە زەهاویە مفتی زەهاویە و مەولانە خالیدی نەقشبەندیە ئەمانە لە تەڵەبەکانی شێخ عەبدوڵای خەرپانی بوون تا ساڵی 1837 یا 36 کۆچی دوایی یەکات لە دوای خۆشی شێخ مەحموودی کوڕی ئەڵبەتە کوڕێکیشیە بۆ بەڵام شێخ مەحموود شوێنەکەی ئەوە گرێتەوە و میرانی بابان مزگەوتیان با بڵێن باخیان لەسەر مزگەوتەکە واقف کردووە ئاشیان لەسەر مزگەوتەکە واقف کردووە کتێبە دینیەکانیان لەسەر واقف کردوون صحیحی بوخاری یا ئەو کتێبانی کە لە حوجرە و مەدرسەکان ناخوێنراون لەسەریان واقف کردووە بۆی ئەو فەقیهانی کە لەوێن سوودی لێوەربگرن لە هەمان کاتیشا بەشێک لەو دەستنووسانەی کە مامۆستا محەممەد عەلی قەرەداغی باسیەکە بەشێک لەو مزگەوتانە لەو دەستنووسانەی ئەو سەردەمە لە مزگەوتی ئەڵەبجەیە کە ئەوان بەقەری ئەڵەبجەیە مزگەوتی ئەڵەبجەیە مەدرسەی ئەڵەبجە ناویان بردووە لەوێ نووسراونەتەوە و فەقەکان لەوێ لەسەر و کتێبە کۆنانە تەدریسیان کردووە و شێخ عەبدوڵای خەرپانی دوای ئەویش شێخ مەحموودی کوڕی دوای شێخ مستەفا
با بڵێن هەر لە هەمان مزگەوت ئیمامەت و با بڵێن جمعە و جەماعەت و تەدریسیان کردو لە هەمان مزگەوتە لە سەدەمی کاتی هاتنی ئینگلیزەکان شار لە سەدەمی شۆڕشە یەکەمی شێخ مەحموودە شێخ مستەفای موفتی یەکێکە لەوانەیە کە دژی با بڵێن ئینگلیزەکانە لە هەڵەبجەیە وە پێم وابێ لە کاتی شۆڕشەکە ئەوە چێتە سەر سەرایی هەڵەبجە و ئاڵای ئینگلیزەکان داگرێەوەی خاتە خوارەوە دوای ئەوەی کە ئینگلیزەکان نەگەڕێنەوە ئەکەونە سۆراغی هەموو ئەوانەی لەو فترەی ئەو مانگەیە دژایەتی ئینگلیزەکانیان کردو لەگەڵ شۆڕژگەرەکان نابوون بۆ یەکێک لەو کەسانەی کە عقوبەیەن شێخ مستەفای موفتیە پێم وابێ ناچارێکم بەشێک لە مڵک و ماڵ و باخ و مزگەوت و هی خۆیان بفرۆشن بۆی وەکو قەرەبوو بیەن بە ئینگلیزەکان فترێکیش پێم وابێ بەنیان کردووە ئینگلیزەکان زەخت و زۆرێکی زۆریان لێ کردو بەڵام بە حکومەوەی پیاوێکی گەورە و زانایەکی ئاینی گەورە بووە دواتر ئازادیان کردو لە هەمان مزگەوت تەدریسی کردووە ناودار ئەتوانم بڵم ئەگەر دەسڕاکێشی بۆ سەرجەم مامۆسا گەورەکان ئێستا حتا لەو ئەرشیفە کۆنانەی کە لە پشت ماوایە زۆریان ماوە مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود مامۆستا مەلا فەرەجی حەسەناوا مامۆستا مەلا قادری زاوای مامۆستا مەلا مەحمی عەنەب سەوڵاوە مامۆستا مەلا فایەقی تاوگۆزی بەڕوێنی تر زۆر لە مامۆساکان ئەگەر بێت و نامیرکێ کتێبێکمان نووسیوە لەو بارەوە کە ئەو مامۆسانەی کە تەخەڕوجیان کردووە زیاد لە 400-500 مامۆسا ئەمە مستەفید بوون نزیکی 150 مامۆسایش ئەمە هەر ئیجازی عیلمیان وەرگرتووە ئەمانە دەرسیان وتۆتەوە بۆ نمونە یەکێک لەوانە شێخ معرفی نەرسەجار هەر موفتی گەورە دەرەجەی عالی بێت دوو کچی خۆی یاوەتێ ئەمجا هەم کردویشێتی بە زاوای خۆی هەم مدەڕیزیش لە مزگەوتەکە مامۆستا شێخ بابە ڕەسوڵ عەینی شت هاتۆ لێرە دەرسی وتۆتەوە پاشان کوڕەکانیشی خۆشبەختانە هەر یەکە لە ئەم باپیرانەی من کوڕانی خۆیان مدەڕیز بوون لە شوێنەکە بڵین شێخ عەبدوڵای خەرپانی کە لێرە تەدریسی کردووە کوڕەکانی هەر تەدریسیان کردووە لە عینی شوێنە شێخ مەحموودی قازی پێوتراوە شێخ مەحموودیش کوڕی بۆ ناوی شێخ مستەفای موفتی بووە شێخ مستەفایش چەند کوڕێکی بۆ ئەویش هەر مدەڕیز بووە و هەم ئیمام و خەتیب بوون مامە جەمیلم و مامە نورەدینم و مامە شێخ محەمەد و ئەوانە باوکم و ئەوانە هەمویان لێرە مدەڕیز بوون هەمان سیلکیان گرتووە و وەزیفەیەکی تریان هەڵەبژاردووە لە پاڵ پەرستشەکاندا بوارێکی دیکە کە ئەم مزگەوتە ڕۆڵی تێداگێڕاوە بۆنە کۆمەڵایەتیەکانە و کاریگەریەکی باشی بەسەر ناوچەکەەوە هەبووە و هەیە هەموو کێشەکان ڕووی تێکردوێتەوە کێشەیەک لەو کێشانە کە زۆر لە ناو خەڵکا باو بووە کێشەی تەعزیە بووە کێشەی تەعزیە زوو ئەگەر یەکێک مردوویەکی لێ بمردا دوو جار ئەبوو بە مصیبەت دوو جار مصیبەتە بوو لێرە ئیجتیماعی عولەماکان لێرە بوون و دانیشتون و وتیانە کاکە ئەو نانی تەعزیە حرام کرا ئەوە کرا ئەوە بەو شێوە لە پیانی هەموو ئاواییەکە لە لادەیەکە قوردانراوە وایە خەڵک دەستی بخستایەتە قوڕەکە و بێنایە بەسەریا ئەگەر نەچوایە بۆ شێوە عەیب بوو لێرەوە بانگەواز دەرەچوو بۆ ئەو شتانە کە ئەمجا لێرەوە مەلا ئەنێرا واجب بوو لەسەری ئەو کاتە ئەمە نەبوو بڵێ ئەمە جامیعی ئەزهەرە و پارەیەک لە بەردەستیایەتی و عولەمایەکی زۆر لە بەزای وایە لە یەکێک لە فەقێکان دوو فەقێکان 3 4 5 تا چەند شارە زۆر بناری هەورامان دیەکانی نەوڕۆڵی چواردەوری شەمێران ئەوانەی ئەو بەری ئاو چەندێ پێویستیان گوندەکانیان بە مەلا بواە ئەوە لە مزگەوتی جامیعەوەیەکێکیان بۆ بناردایە بۆی کە ئەگەیان لە هیچ نەبێ ئەگەیان لە نوێژی ڕەمەزانەکە بێ پاشان ئەگەر هیچ نەبێ هەر لە جومعە و جومعە بۆیان بناردایە ئەگەر دێکەش وەزعیان باش وایە بە هێزگاری مەلاکەیان نەگرتە خۆیان یعنی بەڵام کەم دێبوو کە وەزعی دارایی بە قۆت بێ بتوانێ مەلایەک بگرێتە خۆی و مەلاکە بتوانێ ئیسە بۆ نمونە دەی تریفە مەلای گرت بۆ خۆی دەی پریس مەلای گرت بۆ خۆی دەی نەرکسەجار مەلای گرت بۆ خۆی دەی عەبابەیلێ مەلای گرت بۆ خۆی بەڵام چەند دێ هەبوو لە پاڵیانە نەیانەتوانی لەبەر مەسەفی بەڵام ئەیانەر ئینچ لێرەوە بۆیانە نارد جا قسەیەکی خۆشەیە حەزەکەم بۆتان بکەم لێرە کە ئەو کاتە ڕادیۆ و تەلەڤیزیۆن و ئیعلام و ئەمانە نەبوو کە بزانرێ کەی ڕەمەزانە
ئەوە لە ماڵی مفتیەوە لە مزگەوتی جامیعەوە لە مزگەوتی گەورەی ئەلان کرا کە ئێستا ئێستا ڕەمەزانە ئاگرێکیانە کردەوە لە سەربانی لە پیانی خواری شارە هەڵەبجەوە پێوترا جێتیارە لە ئاگرێکیانە کردەوە بۆ تەواوی دێکانی شارە زۆر دێکانی بناری شاخەکانیش هاتن ئەو شەوانە هاتن نوێنەریان ناردە سەر شاخەکان بەڕێکەوت وا ڕێکەوێ شەوێک یان دوو شەوێمێنێ پەرژینێکی باخێکە سووتێ لە خواری هەڵەبجەوە بۆ خۆی هەمویان یەنەوە مامەلاکان یەنە و بازێکی لەو کاتا جگەرەیش باوی بوو بە جگەرە کێشان و یان و تەماشاکەن لە ناو مزگەوتی جامیعە خەڵک کەوتۆ و پاڵکەوتەوە هێشتا ڕەمەزان هەرماوە ئەی ئاگرەکەتان نەکردنەوە لە ئاگرەکەەوە پەرژینی فلان کەس بۆ سووتە جا ئەوەی شەبوو ینی هەر حەزم کرد بۆ خۆشی بیگەڕمەوە باشانێکی کە لەو شتە خۆشانەی کە ئەو کاتە داواتان کرد مامۆساکان هەمویان وەکو یەکیتە لە ئاوا دەستیانە ناو دەستیەکا بوو دڵیشیان ناو دڵیەکا بوو ئەچوون بۆ هەر شوێنێ مناسبەی ئەو کاتە مناسبەی دووشت بوو یەکێک لەو شتانە مەولونامە بوو هەمویان هەر بە مامۆسا مەلا ساڵحی گەورە و مامۆسا مەلا عوسمان و مامۆسا مەلا عومەر و مامۆسا مەلا عەلی و مامۆسا شێخ خالید باوکی من و مامۆسا شێخ نوورەدین و مامۆسا مەلا ساڵحی بامۆک و مامۆسا ئەم مامۆسا گەورانەی شارە خۆ ئاگای لێەوە ئازام ئێستەیە بێرمێ لە تی زەمەقی مەولونامەیەک بوو هەمویان لە جێبێکی درێژا پیانەوە جێبەکە ئاسکی مۆدیل لازام شتێکی وا بوو ئەوەنە جێبەکە سووکە ڕێی زنجیرەکەی بچڵا 4-5 مەلاکەوتە خوارە بێزەرەکانیان بۆن هەوا ئەنی کەسیش برینار نەبوو هەمویان سەرکەوتنەوە ئیترم ئەنعەنە و تەنتەنە و تەرتیباتە نەبوو لەوێ چوینە سەربانی ئێمە مناڵ بووین لە خزمەتیانە لە ئەو شوێنێکی وان نەبوو کە سفرەی لێ ڕاخن نایلۆنیان هێنا لە سەربانی مزگەوتەکە ڕایان خست خوافی کە مامۆستا شێخ نوورەدین مەشهوور بوو بە دەمخۆشی شارەکە لەگەڵ باوکماغ ئینەکەیانە خوێندەوە ئەو قەسیدە و مۆلایە ساڵی وشتەکان ئەوانیشتر هۆنوانێ ئاگر ئەو ئەهاتە خوارەوە بە چاویان ئەمە مامۆساکان ینی ئێستا بەداخەوە بینی زۆر خەڵکەکە کە دانیشێ بۆ مەولنامە بۆشت بەشی زۆری بۆ نەقد بۆ ئەوە دانیشە لە یا بەخشی زۆری چونکە مامۆساکان ئاوەکان واڕشت بوو بۆ بەرەکەت دانیشتن طبعا ئەو مزگەوتە کاتی خۆی لە سەردەمی لە سەرەتای سەدەی هەژدەیە ئاوی بە گۆڕوجوو بۆ هێنراوە تا ئێسش دیار نییە سەرچاوی ئەو کانیە لەکوێوە بۆ ئایا لە چەمی کڵۆبۆزەوە هەڵگیراوە یا لە کانی شێخی بامۆک یا لە کانیەکانی بامۆکەوە هەڵگیراوە لە بەروەی شوێنی ئەوان بەرزترە و هێنراوە بە کووپ و مەرکان و ئەوانە هێنراوەتە ناو مزگەوت ئەوە سەرچاوی ئاوەکەی بووە لە سەرەتای سەدەی پەنجاکانە ئەو کاتە قایمقامی هەڵەبجەی ئەو کاتە سەعید قەزازە بۆری ئاوی ئاسن ڕاکێشێ بۆ مزگەوت ئەوە بێتە جێگرەوەی سەرچاوی ئاوە کۆنەکەی و لە شەستەکانیشا طبعا شێخ عەبدوڵای عەبابێلێ شێخ حەمەمینی عەبابێلێ ئەو کە قایمقامی هەڵەبجەیە بڕێرەدا جارێکە مزگەوتەکە نوێژەم کاتەوە لەبەرەوە ئەو بیناکۆنەی کە عیسابەگی بابان لە سەرەتای سەدەی 19ەیە بۆ مزگەوتەکەی دروست کردووە ئەڵێ ئەوە لا ئەبن تەختێکەن سارایەکەنەوە بەم شێوازەی کە ئەمڕۆ هەیە و لەبەر دروستکراوە ئاو بۆ شێوەیە دروستەکەنەوە دواتریش منارێکی بۆکەن بەڵام و منارەیە ئەبێتە مایی نیگەرانی لە لای بەشێک لە زانایانی هەڵەبجە پیان مایەوە شتێکی بیدعەیە و لەگەڵ دینە ناگونجێ و هیچ مزگەوتێکی کە لە هەڵەبجەیە منارەی نییە و لەم جوگرافیایە مزگەوتێک نییە منارەی هەبوو بێ بۆیە لەبەرەوەی کە بە قسەی بنەماڵەکەی باپیرانیان لەبەرەوەی پیوا بۆ ئەمە سەرکێشێ بۆ فیتنەیەکی گەورە و ڕەنگە دواتریش خوێنی لێ بکەوێتەوە هەڵەسم منارەکە لابن پێم وابێ وەساتۆفیق دروستی کردو هەمان ئەو وەساتۆفیقی کە کاتی خۆی مزگەوتی دارالإحسانی دروست کردووە وەلو بە تیرازێکی هەندەسی جوانیش دروست کراوە و یەکێک بووە لە مەعالیمە تاریخیەکانی ئەم شارە بەڵام بەداخەوە بەوەیەوە ململانەوە منارەکە دوای چەند ساڵێک دوای فترەیەک ئەڕوخێندرێ و نامێنێت حەکیمیەتی باواپیرانی ئێمە کە ئاوەکەیشان ڕشتەوە بۆ ئێمە نەیەڵاوە کە بڵین نازان پێسەکە چی بیبا ئەو بیبا نیانێڵاوە هەدەفە ئەساسیەکە لە ناو بچێ بۆ نمونە ئێستا منارەیەکم پیشانان پێشەوەی کە دەستکەین بە لیقاکە لە خزمەتانە ئێوەش دوایی کە چوون ئەوە بپرسن لە بەتەمەنەکانتان مزگەوتی جامیعە ئایا منارەیەکی بوو یان نەبوو چی لێ هات هەمومان هەر بێدەنگوی لە ئاسیا
ئێمە عەرزی باوکمان کرد ئەو کاتە توان بۆچی ڕوخانت فەرمی ڕۆڵە ئێمە من ئەوم پێ نەسپێراون کە ئێوە بەناو خەڵکا بڵێن بۆچی ڕوخا و بەنە ڕوخا ئەگەر ئێمە ڕاست بین لەگەڵ خوا هەر مناڵێکمان لە هەر شوێنەکاوێ منارەیەکە ئەگەر ڕاستیش نەبین لەگەڵ خوا با منارەیە نەبێ بە سەبەبی ئەوەی کە ئێمە برایەتی لە بینی ئەو مامۆسانە برایەتیەکەمان تێک بچێ منارەکە ئەتیان ئەو کاتە عەقڵێت و عیلمێتی و دواکەوتنی بەعزیە نەگەیشتن بەعزێ بە ئەو نەسانە یان ئەو شتانە وا بۆ ئەیانۆمە بیدعەیە بیدعەیە کاکە چی وڵا لە زمانی پێغەمبەران نەبووە صلی الله علیه وسلم کاکە زۆر شتی کێشە بووە لە زمانی پێغەمبەرانەوە بەڵام ئەمە شتێکی ڕۆنەقدارە کابرا ئەچێتە سەری بانەوازەکە ئەگەیەنێ لە کاتە مکەبەرەوشی توان نەبوو حاجی ساڵحی سعی چی حەمامچی ئەچووە سەر ئەو هینە و مەلا تایری مەلا سابیر ئەچووە سەر منارەکە و لێوە سڵیانە کرد و لێوە بانگەکانیانەوە بە ئەمری خوا ئەم هەڵەبجە هەمووی گوێی لێ بوو بەبێ سەدای مکەبەرەوە بێ ئەوشتە ئیتر ئەوانە لەسەری ڕۆشتن ئەوانەی کە منافز بوون لەو کاتە ئەمە بیدعەیە و ئەمە ئەوەیە باوکیشم فەرمووی دەستی کرد بە ڕوخانی ئەو مامۆسا عەلی هەبوو ئەو کاتە مامۆسا نەبوو کوڕێکی گەنج بوو پارەی فەرموو هەموو شێوە بچۆ لەسەر سەر منارەکەەوە ئەو کاتە خشت بوو خشتی سوور بوو ڕەنگان ڕەنگەکان بوو پڕگونەیەکی لێ کردەوە بۆ بەیانی هاتن لە خەڵکەکە سێرێ کردەوە بۆ کەمی کردەوە ئەو بۆ کەمی کردو هەتا وردەوە دەهێنایە سەر هەنەیشی ئەڵا خەڵک بزانێ خشتەکەی شێبرد شوێنێکی دوور ئەی شاردەوە ئەو کێشانە هەبوو بەڵام ئەلحەمدولیلا ئەوە نەبووە بەعیسەوەی کە برایەتیان بپچڕێ یعنی برایەتیان ئەوەنە بەقۆت بووە ئەوەنە بەقۆت بووە ئەگەر بڵم لە برا زیاتر بووە خەڵک تەعزیەی زۆری ئەهێنا ناو مزگەوتەکە بە گۆرەوی وە کاتێکە هاتە ناو ئیتر جێی پێی ئەو گۆرەویە ئەبوو بە باعیسی بۆنێک بوو ئەو کابرا کە سوزدەیە بردە چکە هەرسە قاڵێکە بوو ئیتر تۆیش خۆنەیە کرا سێتەرەیە دانەی بڵێ کاکە تۆ گۆرەوەکانە پاکەیان تۆ پیسەیان تۆ نوێژەکە یان نایکی هەمووی هاتە ناو مزگەوتەوە هەبوو حەو ڕۆژ قاچی نەخوێرد بووە هاتە ناو مزگەوتەوە ئیتر ئەوە هەم پیس و پۆخەڵی هەم شتێک ئەوە بوو باعیسی من هەستان بۆی کە لە ساڵی 2001 ئەو هۆڵەم کردەوە هۆڵەکە کە کردمەوە زۆر یعنی خەڵکێکی زۆر پێخۆش و بەڵام بەداخەوە زۆر خەڵکێکی خۆشمان بواری دینەکە دیسان ئاینی شت وەکو هینی منارەکەیان بەکارێنایەوە ئەمە هۆڵی عیلمانی و ئەمە نابێ و ئەمە دەست چۆنە بێ خەڵک لەسەر کورسی دانیشە و کورسی ئاوایە بتێمێ مشتمان بابێکی ئەمە هۆڵە و هەر کەسێکیت بەخێر بێسەر چاوم و کەسیش نایە خۆ بە کەس بە زۆر نایەنینی وای لێ هات کە خەڵک هاو تەماشای کرد و بواری ڕۆشنایی و بواری گەرمی و شۆفاژ و جوان و نزیکی بازار و خەڵک بە پێڵاوەکەەوە چۆ ژوورە و بە پێڵاوە هاتە دەرەوە و کەسمان و نەبوو لە مدەتێکی کەمە هینەکەی بۆ حاصلە بوو تازیەکە ئالەم حاڵەتانە وڵا نەکەوە دەست کرا بۆ دەستخۆشی اینجا وڵای شتێکی چاکە کرد شتێکی باشە کرد ئەلحەمدولیلا ئێمە نەفەس درێژ بووین ینی گوێمان لێ نەبوو کە لەوەی کە گوێمان لێ نەبوو لەوەی کە خەڵک چیاڵە بەرامبەرمان چکە هەموو شتێ پاش مدەتێ تاقیێ بێتەوە هەموو شتێک پاش مدەتێک خەڵک ئەبینێ چاکی و خراپیەکەی بەڵام کە بینیان هۆڵەکە زۆر چاکە دەدانە ساڵ لێرە هەوڵ بوو 10 ساڵی ڕێک اینجا دوای 10 ساڵەکە ئەم دوکان وشتانە هاتن وتیان وەڵی مامۆستاوانە قەرەباڵە بۆ خەڵک تازیەکەی هەر بۆ ئێرە هێنێ ئێمەشتان با پەلەمەکەن با خەڵکە بەتەمایە هۆڵ بکاتەوە ئیتر ئەلحەمدولیلا هۆڵ کرایەوە لە شەهیدان لە ئەبوبەکری سیدیق لە مەحوی لە گەیلانی لەمانە کە هۆڵ کرایەوە بارسووکیە بۆ ئێرە پیا بوو ئەمە ئێرەمان کرد بە شوێنی قاعی مەدرسە و بە مەدرسەکە بۆی سەربەخۆیەکی باش وەرگێ و قاعی امتحانات ئەنجا جگە لە هۆڵەکە کە هۆڵی دەوری تازیەخانەیە بینی هۆڵی سڵحی عەشایریشە بینی سڵحی عەشایریش عادەتی وا بوو ئەم مەنتیقانەی خۆمان تازە گەڕابوونەوە لە بۆ لادیەکان و بۆ شوێنەکان کێشیان زۆر بوو شت زۆر ڕوویەدا ئەلحەمدولیلا هات لەم وڵا هەموو شتەکانمان چارەسەرکردن و قسەمان لەگەڵاکردن و بەدەست لە مەلکردن ئەوسا ئەمانی ڵابچنە دەرەوە لە خوا بەزیابێ بەبێ ئەوەی کەوا بەدیلێک یاخود مقابلێکی سەرفکەن یاخود خوانەخواسە سیجنێ لێدانێ شتێکیشی تێ بکەوێ ئەو دەورانێشی ئەبینی پاشان یەکێک لەو شتانەی کە فەرمووت من
بواری کە من باسم نەکردی و پرس لە من بکەیت لیژنەی فتووا بوو کردمانەوە. لیژنەی فتووا لە ساڵی 92کە هاتین هەڵەبجە کێشەیەکی زۆری بوو لە بواری نیکاح، لە بواری تەلاق، لە بواری میلات، لە بواری کۆمەڵایەتی ئەمانە کێشەکانی کە زۆر بوو. ئەو کاتە یەک حاکم هەبوو لە هەڵەبجەی تازەوە ئاهابوو هەڵەبجەی شەهید، ئەویش بەس ڕۆژی چوارشەمانە هاو بەوە ئەم هەموو ئیشە ئێستا چەند حاکمیشی لێ ئێستا قەرەباڵختە هەر تاوجا چکە ئوسوڵ و عادەتی ئەم منتیقی ئێمە وایە زیاتر حەزەکەن شتەکانیان لە ڕووی شەرعەوە حەلکەن تا یاساوە، چونکە شەرعەکە کە حەلیشەکە بار ئاسانیەک و بارسووکیەکە بۆ یاساکەش. لە ئەزال ئێمە ئێرتیباطمان هەیە لەگەڵ حاکمەکانە کەشتیان بۆ ئەنێرین بەبێ کێشە تەماشایەکەن و تەزدیقێکەن و هینی ناکەنەوە، مماتەڵەی ناکەن و ئەم لەولای ناکەن. ئەو لیژنەی فتووا لەخوا بە زیابی هەر کردومانەتەوە لە پاڵ ئەم شوێنە هەتا ئێستا ئەلحەمدولیلا بەردەوامە. و لەم ساڵانەی ئەخیریشا لیژنەیەکی فتووا بوو لە 3 سادقا لە ساڵی 2009 فەرعیانە هەڵەبجە و ئێمە دیارە خۆ ناوەستین بە دیارەوە لە 91ەوە تا 2009 بۆستین ئەی کێشەیەم شارە چی لێبێ. ئەلحەمدولیلا ئێستا ئەوش لیژنەیەکی فتووا هەیە لە مزگەوتی مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس کۆمەڵی مامۆستای باشە ئیبابەڕێوە و هەمان لیژنەی فتوای ئێرەش هەر ماوەتەوە هەر ئەبڕێ بڕەوە بۆ چارەسەری ئەو کێشانە هەمووی. ئەم مزگەوتە وەک ناوەندێکی پێگەیاندن بۆ فەقێ و مەلاو لە ئێستاشدا بە شێوەیەکی ئەکادیمی وە قوتابخانەیەکی زانستی ئاینی درێژە بەو کاروانە پیرۆزە ئەتات. ئێمە دیارە کە هاتینەوە هەڵەبجە خەڵک نابێتەوە ئەو خەڵکە گورگان خواردکەی تەڵەبەیەکی زۆریێت ئەم ڕۆشتێکی پێڵەی سبینی ئەگەر کۆمەڵێ وەری نەگرێت شەهادەیەکی نەبێت. تەمان ئەمڕۆ عالەمی بووە بە شەهادە بۆ بۆیکەوە باوەڕی پێ بکرێت. هەستاین ئەم مەدرسەمان کردەوە هەم بۆ کوڕانیش دوای چەند ساڵێک بۆ کچانیش. ئەمجا کردمان بە مەعهەدی ئەئیمە و خوتەبا، پاشان تەتەوڕمان نا بە مەعهەدەکە لە ساڵی 2003 و 2004 کردمان بە کۆلێژی کوردستان بەشێکیمان هێنای هەڵەبجە. ئەمجا خۆشبەختانە من هەستان پێی کە خستمە سەر خوێندنەی باڵاش لێرە چەند وەجبەی لێ دەرچوو ئەلحەمدولیلا، چەند وەجبەی باشی لێ تەخەڕوج کرد. ئەگەر دەستبەری بۆ مامۆستاکانی شارەکە خۆیان ئەلحەمدولیلا زۆر بەوەفان هەمویان گوێم لێرە لەوێ ئەڵەن لە مزگەوتی جامیعە تەخەڕوجمان کردو ئەو شەهادەمان بەدەستێنا و شەهادەی ناوەندیەکە و شەهادەی دواناوەندیەکە و شەهادەی مەعهەدەکە و شەهادەی کولیەکە و اینجا بێ فەرق و تەفاوتیش لەخوا بە زیابێ هەتا ئێستا چەند وەجبەی لێ دەرچەوە شکر بۆخوا تا ئێستا کولیەکەیش ماوە، هەتا ئێستا عەدادەکەیش ماوە تا لە پاڵ مزگەوتە لە بینایەکە لە هۆڵی جارانایە. کۆلیەکەی شکر لەخوا بە زیابێ هەر بەردەوامە و مامۆستایی باش بەسەریوێتی و تەخەڕوجی باشی ئەبێ ساڵانە و خۆشبەختانە هەر مناڵی خۆمان سێرکەی چوارمان ئێستا لە کولیەکەیە و تەخەڕوجی کردو شکر لەخوا بە زیابێ. لێرە بە تەنسیب مدیری ئێرەم بەڕێوەبەری ئێرەم دواناوەندی ئیسلامی لە خزمەتیانام لێرە خزمەتەکەم. یەکەم بەڕێوەبەر خوای گەورە عەفوی کە یا ڕەبی مامۆستا شێخ نورەدین بوو کە ماشەڵڵا لە کانیاوی ئەو خەڵکانێکی زۆر فێری عیلم بوون بەڕاستی، یعنی کەسێک بوو لەو کەسانەی کەوا خزمەتێکی زۆری بەم وڵاتە کرد بە خاستن بە شاری هەڵەبجە، حتا ئەو چرکە ساتانەی خوای گەورە عەفوی کە مابوو لە ژیانە خزمەتی علمی ئەکرد. بەڕاستی من ئەتوانم بڵێم بچووکترین تەلەبەی ئەو بووم، یعنی لە دوای منیتر باوەڕ ناکەم تەلەبەی هەبوو بێ. سەرەتا لە سەردەمی مامۆستا شێخ نورەدین و ئەوان بوون تەنها ڕەگەسی کوڕ بوو، دوایی هاتە سەردەمی مامۆستا شێخ محەممەد و مامۆستا شێخ ئیبراهیم و ئەوانە هەردوو ڕەگەز دەرزیان ئەخوێند، هەم لە بڵێن برایان هەم لە خوشکان کەسانێکی زۆر تەخەڕوجیان کرد.
هەتا ئەمڕۆژ لا ێزال مەدرسەی تایە لە دوای ساڵی 92 شەوە کە خەڵک گەڕاوەتەوە یەکەمین شتێک کە دروستیان کردوەوە لە مزگەوتەکان مەدرسەکەی بووە بەشێکی زۆر لە فەقێ و زانایانی ئەم منتقە لەو مەدرسەیە خوێندویانە ئێساس مامۆستا شێخ محەممەدی تایە چوار لە کوڕەکانی بە هەمان ڕێژکەی باوکیان ڕۆشتون و با بڵێن بوون بە ئیمام حتا کوڕەکانی کەی مامۆستا شێخ خالیدی موفتی لە شارەکانی کە لە سلێمانی لە هەولێر حتا شێخ با بڵێن شێخ حەسەنی موفتی ئێستا لە هەولێر پێم وابێ ڕئیسی زانایانی کوردستانە لەوەیە ڕئیسی لیژنەی فتوایە پێم وابێ لەوەیە شێخ موحسین لەوەیە مامۆستا شێخ مادح لە سلێمانیە لە مزگەوتی عومەری کوڕی خەتابە ئیتر با بڵێن ئەو لقەیشی با بڵێن شێخ جەمیلی موفتی و شێخ نورەدینی موفتی ئەوانیش بە هەمان شێوە هەر مەلازادن و ئەگەڕێنەوە سەر هەمان بنەماڵە و هەمان ڕێچکە لەبەرەوە مەکانەتێکی گەوریانێ من پێم وابێ کەم بنەماڵەمان هەیە لە کوردستانە وەکو ئەمان 300 ئەوە نە ساڵ ئیداریەک مزگەوت بکەم بەبێ دابڕان تەنها ئەو 3 ساڵی دوای کیمیاباران نەبوو بێ بە بەردەوامی ئیداری مزگەوتەکەیان کردو حجرە و فەقەیان ڕاگرتووە وڵی ئەمە وەکو کامیاوێک وایە هەر کەزی ئاو ئەخوا ئەڕوا بەڵام دوایی بەرهەمەکەی سیرەکەی ئەگەڕێتەوە بۆ نمونە کەسانێک هەن تەخەڕوجیان کردو نزیکەی 200 کەس تەخەڕوجی کردووە لێرە کەسانی زۆر پایە بەرز هەنی ئێستا منسەبی زۆر گەورەیان هەیە هەرچی ئەو مەلایانە ئەبینی کەوا ئێستا لە مینبەری پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم خزمەت ئەکەن بڵێم لە 95 تەخەڕوجیان کردووە لە مەدرسانە مەدرسە ئیسلامیەکان ئێمە لێرە لە کوردستان کە تەخەڕوجمان کرد 5 لە بەڕۆیشتین بۆ میسر بۆ ئەزەر یەکێ لەوان لەم مەدرسە بوو من بوو کە لە سەردەمی مامۆستا شێخ محەممەدی موفتیا بوو خوای گەورە عمری درێژکە و پڕبەرەکەتی کە ڕۆیشتین لەوێ تەبان لەوێ وەکو خوێندن وەکو ئێرە نییە زۆر قورسە تاقی کراینەوە ئەوە کران الحەمدوللا زۆر سەرکەوتوو بووین الحەمدوللا توانیمان تەخەڕوجکەین کۆلێژمان تەواو کرد دوای ئەوە ماجستێر کە زۆر زەحمەتە لەوێ ئەویشمان تەواو کرد الحەمدوللا یعنی ئەوە نیە ماشاءالله مستەوایەکی زۆر بەرزی هەیە مەنهەجێکی زۆر باشی هەیە بەس بەداخم ئێستا مەنهەجەکە ئەوەنە کتێبی بڵێن هی مەکتەبیان تێکەڵ کردووە ینی هەژدە وانە زۆر قورسە بۆ تەلەبە بەڵام لەگەڵ ئەوەیە ئەوەی مەلایەتەکەی ماشاءالله زۆر باشە و مستەوایەکی زۆر باشی هەیە بۆ تەلەبە کە تەخەڕوجەکە خاوەنی عیلمێکی زۆرە وەڵام من دەستخۆشیم هەیە بۆ ئەو مدیرە بەڕێزانەی کەوا لێرە ئیشیان کردووە یەکەم مامۆستا شێخ نورەدین مامۆستا محەممەدی موفتی پاشان مامۆستا شێخ ئیبراهیم نێرگزەجاری مامۆستا نزار مامۆستا ئەحمەد ئەم پیاوە بەڕێزانە هەمووی لێرە خزمەتێکی زۆریان کردووە داشم ناوە ئیشەڵا لە کاتێکا کتێبێک بکەمەوە یان دەفتەرێ هین کەم یان وەک بڵێ شوێنێک دابین کەم ناوی ئەو مامۆستا بەڕێزانەی کەوا لێرە دەرزیان وتوەتەوە لەگەڵ مدیرە بەڕێزەکانە هەمووی وەکو مێژوویەک بۆیان بروستمەوە و دابینی کەم ئینشاءالله دەستخۆشی زۆرم هەیە بۆیان خوای گەورەی یارمەتی منیش بدا و ئیشەکە لەسەر دەستی من جوانتر بڕوە